ئافرەت لە کوردستان سیر دەکەی حتا ئێستا بە شێوەشی وا سەیری ئافرەت دەکرێت تەماشای ئافرەت دەکرێت کە ئافرەت وەکو کاڵایەک وەکو چێژێکی سکسی لێ وەربچیرێ نەک وەکو ئەوەی کە ئێمە دایکمان ئافرەتە لە ئافرەت بووین یعنی دەبی ئافرەت ڕێزی زۆر زۆر لێ بگیرێ. کوردستان ڕێزی یەکجار زۆری ئافرەت گیرەوە بەڕاستی ئەگەر سێری دەرەوە دەکەی ئافرەت لە دەرەوە دەبێ بەردەوام کار بکە ئەگەر کارنەکە لە ماڵەوە بە شێوەشی باش سەیری ناکرێت ڕەنگە پێداویستیەکانی خۆی پێدابین نەکرێت بەڵام لە کوردستان بە حەکسەوە ئافرەتانی کوردستان دانیشن و پیاوەکان کار دەکەن بە هەمان شێوە هەموو شتێکیان بۆ بەردەستە الحەمدولله. ئەمن وایە تاکو ئێستا کۆمەلگای ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشچوونی بە زیاتر بەخۆبینیوە بە تایبەتی لە بواری ئافرەتاندا بەڵام هێشتا هەندێک عەقڵیەت ماوە هەندێک کەس ماوە هەر لەسەر عەقڵەتی خۆنەکەنە ئافرەت وەکو تەنها شتێک بەکاردێنن بۆ جنسی و یان عەرز و یان ئارەزوەکانی تایبەت بە خۆیان بێتن بۆیە ڕێکخراوە مەدەنیەکانی پێویستە زیاتر کار لەسەر ئەوە بکەن کە چەندین پرۆژە و گفتوگۆ زیاتر لە بینی خێزانەکاندا دروست بکەن بۆ ئەوەی ئەم کارە کەمێک باشتر بێت و بەڕێزتر بن لە لای یەکتر. من وەکو کچێکی کورد پێم وایە کە ئافرەت خۆی بڕیار دەدا کەسانی دەوروبەری ڕێزی لێ بگرن یاخود توندوتیژی بەرامبەر بکەن ئەگەر ئافرەتەکە توندوتۆڵ بوو وەسیقەی بەخۆی بوو بڕوانەکەم هیچ پیاک بتوانێت توندوتیژی بەرامبەر بکات.